سلااو ئەرز دەکەم لە خزمەت بینەرانە ئەزیز و خۆشەویست دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان. هەرو جۆرە کە خۆتان نەزانن ئەمڕۆژ دوو میوانی زۆر تایبەتمان هەیە. خانمێ نەجیبی ئوستادە دانشگا طراح لباس و صاحب برند چابان و خانم لیلا عزیزپور ئەکتەر شانۆکار و سینماکار. بەخێر هاتن سەر و سەر چاومان. بەخێر هاتن. لە خانم نەجیبی و دەست پێەکەین. متەوەلدی کوێن و لەکوێ لەدایک بوون؟ خۆشحاڵم هەم لە خەمەتانە. من متەوەلدی شاری سنە هەر ئێرەم و هەر بە سوورەتی کولی بنەماڵە و خانوادەی کوردیم کە هەر هین سنە. لە چ ساڵێک؟ 1355 ئەوەڵی پاییز. هەر خۆش بنیە. سپاس. لەیلا گیان تەمەنە چەندێکە و لەکوێ لەدایک بووی؟ سلااو ڕێز و ئەدەم هەیە لە خزمەتی هەموو بینەرانی خۆشەویست و تۆی عزیز. من متەوەلی 73 و لە سەقز بە دنیا هاتووم. بەخێر هاتن سەر و سەر چاومان. خام نەجیبی ئەگەڕینەوە بۆ سەردەمی مناڵی چی بوو کە هەستان کرد هەست بە هونەرەکەن؟ پێش لە هەر شتێک پێم وایە خانەوادە و بنەماڵە ناخوداگا کاری خۆیان لەسەر ئەو مناڵە ئەکەن. یانێ من تا جێگەیەک لە بیرم تێ لە ماڵی خۆمان، یانێ کاتێکە مناڵ بووم ڕنگ یانێ هەر شتێک دیوار ماڵ ئیجازیانەدا کە من دیوار ڕەنگکەم، یانێ یان هیچ کە چ بە وەسایلی نەقاشی خۆم، چ بە وەسایلی ماڵی خۆم، وەسایلی کۆمۆدی خۆم، هەر شتێک ڕەنگکەم. یانێ خۆشبەختانە پایە یا ئەتانی بژین ئەساسی ئەو شتێکە من دوجار توانیم لەگەڵ ڕەنگە زۆر نەترسانە بەرخۆرد بکەم، هەر ئەو شتێ بوو کە لە مناڵیە بۆ من فراهەم بوو. یانێ لەگەڵ ڕەنگە عاشقی ڕنگ بووم. شتەکان جلی خۆمم هەر لە مناڵیە و خۆم هەڵەبژاردیە هێندە شت خۆم تاغیر مەکرد. گۆڕان و ڕنگ و جسارەتی ئەو شتانم هەر لە مناڵیەوە بوو و پێم خۆش بوو و بنەماڵیش ئەو دەرفەتەوە ئازادیانە بە مندا کە ئەو کارە بکەم. هیچ وەخت هیچ بەرگیری و سەرگیریکم سەبارەت بە جلو بەرگی خۆم و هەڵبژاردننی و گۆڕانی نەبوو. دروستە. سەبارەت بە هونەرجی بنەماڵەکەتان چۆن هاتن بە پێشوەستان؟ بەڵێ من لە بنەماڵێکی فەرهەنگی بووم. یانێ باوکو و دایکم فەرهەنگی بوون و برام ئەهلی نووسین و خوشنویسی و یعنی من بە موزیکەوە گەورە بووم، بە موزیک و هۆنەرێکی سەرەتایی و ابتدایی کە لە توا و خۆشک و براکانما بوو گەورە بووم، وەلی تایبەتی بۆ خۆم هەستێکی عەجیبم بوو بە ئەوەی کە چ دروستکەم بەدەست. یانێ تاوسانی کە کاتی خۆشی و تەفرێح و ئازادی مناڵە هەموو کاتی خەریکم شتێکم دروستە کرد، چ بە پێچ و مۆرە، چ بە وردەی ئەسپاو. یعنی ئەمانمە کۆ کردەوە بۆ خۆم شتێکی جدید. شاید ئەو کاتە بە چاو ناهات، وەلی ئەو هەست و ئەحساسە دەرونی خۆممە بەو شتانە نیشانەدا و گۆڕینی چت. یعنی زۆر پێم خۆش بوو ئەسپاوی ناوماڵ و شتێکە زۆر ئاساییە و بەکاری دێنن، مەساوە لیوانە بەکارێکی دێنن، حتما تغییری بم. یعنی چت گۆڕان فرە پێم خۆشە. هەر ئیستەش ئەو هەستە تا ئیستە هەر ئدامەی هەیە. دروستە. جلو بەرگیشتانە گۆڕی؟ قەتعاً ئەرێ. ئەوەی کە مەسەڵەن عەلاقەم بە جلی کوردی هەر لە ئێبتداوە بوو، شاید کەم بەکارمە هێنا، گەورەتر کە بووم ئەرزش و قەدریم زانی زۆرتر بەکارم هێنا، وەلی لە مناڵیەوە حەزمە کرد ئەسڵەن لە قەیچیکردن ناترسیام و چون بەریمشیان ناگرد و ئەوێ نەکەم نەبوو زۆر ئەو جورعەت و هەستمە زۆرتر پەیا کرد. ئیسەیش هەروامە جلێک کە تواوە بێت و دیزاینم کردەوە زۆریش پێم خۆشە بەڕاحەتی قەیچی تێ ئەنم و دوارە جەسارەتتان ئەوە هەر لە مناڵیەوە بووم. بەڵێ درستە. لیلیان تۆ چۆن دەستە پێ کرد و هەستت کرد ئەم شتە لە دڵتە هەڵەقوڵە ئەوەی کە هەست بە هۆنەرەکەی لە سەردەمی مناڵیەوە؟ منیش کامڵەن لەگەڵ قسەکانی خانم نەجیبیە موافقم. ئەوەی کە خانەوادە ئەتوانێت زۆر تەئسیر گوزار بێت و ئەتوانێت تۆ بە مەسیرێک هدایەت بکە. من ناتوان بێژم کە لە وەختێک کە مناڵ بووم خانەوادەم وتیان کە تۆ ئەشێ ببی بە هۆنەرمەندی، ئاسان تۆ هۆنەرمەندی. بە نەزەری من لە ذاتی تەواوی بنیامەکانە شتێک هەیە کە ناخوداگاه ئەچێ بە سەمتی، یعنی ئەو ئانە وجودی هەیە و من ئەتوان بێژم کە من وەختێکە مناڵ بووم یا ئەوەی کە کەم گەورە بووم شتێک لەناو وجودما بوو، وەلە خۆب هەرو جۆرەکە خام نەجیبی فەرمویان شاید تۆ زۆر متەوەجەی نابیت کە ئەمە
لە ئینتەهای ڕێگاکەتە منجەر ببێ بە شتێک وەلە خۆ تۆ خەریکی ئەو شتەی ینی ناخۆداگاتۆ خۆتی پێوە خەریکەکەی خۆتی پێوە سەرگەرمەکەی لە نەهایەت ئابینی کە وەختی گەورابیت عەلاقەمەند بە هونەری و من ئەوەڵین سریە کە کارم کرد ینی ئەوەڵین شانۆی کە کارم کرد دەورەی ئیبتدایی بووم ئەو وەختە ئەرێ لە مەدرسە کلاسی چوارۆم بووم و وابوو کە ئەو شانۆیە زۆر شتێکی خۆش دەرهاتوە ئێمە ڕۆشتین لە ساڵۆنێکی زۆر گەورەیە ئەجرامان کرد من جوان بیرمە ئەو سەحنە ئەوەڵین بارێک کە من ڕۆشتمە سەر سێن ینی ئەو سەحنەم پێ گەورە بوو ئەسەن جۆرێک بۆ حسێکی زۆر خۆشی پێمەداوەی کە چ جالبەوە لەو سەرۆتم شای ئەو کەسانەمە کرد کە هاتم دانیشتون جۆرێک بۆ حسێ زۆر خۆشی بوو ئەرێ زۆر خام نەجیبی ئێوە شانۆتان خوێندووە تەحسیلاتتان مۆدەڕەسی دانیشگان و تەوڕاحی لێباسن گەرەکمە بزانم ئەمە لەکوێ دەسی بێت ینی ئەوەڵ کاری حرفەیتان چی بوو؟ والله متأسفانە ئەمە بە نظر من نوعێک ئشکاڵە کە لە شارە بوچکەکان شار و شارۆچکەکانە تەئاتر شانۆ بە شێوازێکی حرفەی نییە یا ئەگەر هەیە نیمە حرفەی یا شاید لە کاتی منان نەبووە شاید بۆ لەیلاخان ئەم زەمانە کاتێکی باشترە بۆ شانۆ کارکردن وەلی لە کاتی منە کە تۆزێ پێشتر بوو ئەو دەرفەتەنەوە ئەو جێگە نەبوو بۆ بینینی کارێکی زۆر حرفەیە پرۆفشنال مەشیای هاتوچوو یا سەفەرمان بکردای هەر بنەڕەتەکەی لە کورسانە نوریاوە بە دینی چەندانە شانۆیەکی حرفەیە کە لێرە لە تارانەوە هات بەڵام دوایەوەی تە خۆم کە دەسم پێکرد هەر زمانێ بوو کە دوایەوە کە لە دانیشگا لە تاران قبول بووم و ئیتر واردە کارە حرفەی بووم و لێ نەکارم کرد بەڵام عەرزم کرد ئەی کاش ئەو کەسێکە حەز بە تەئاترەکە بە شانۆوەکەوە بە سینماکە بۆ خۆی لە شاری خۆیان حدی ئەقل بۆ شڕۆ ئەوە جێگە و ڕێگە و دەرفەت بوێت کە ئیتر هەمیشە تامەزرۆی بینینی یە کاری حرفەی لە شارێتر و وڵاتی تری نەبێت بە تایبەت پایتەخت بڵێ یانێ حدی ئەقلی ئەوەسەکە بیخاتە ڕێگە یعنی ئەو شارخۆی بیخاتە ڕێگە علاقەکەی بتانێ نیشان بە ئیسە بە سورەتی حرفەی بچێتش دێگێکتر یا حتا کشوەرێتر قەیناکە بەڵام لە شاری خۆیان ئەوە دڵی ئەوە نەوێت دڵ بە دوای کارێکی حرفەی نەوێ بەڵام ئێستاکە لەیلاخانم قساکە پێم وایە خۆشتر بووە جیانێ کاری شانۆکردن لە شارۆچکەکانیشی هەز و پێم وابێ ئەڵم لە کاتی من زۆرتر بووە و باستر بووە وا دیارەکە بۆیە وە جارێکی خۆشترە زەمانەکەی هەر بۆ بۆنەوە پرسیارە لە یەکەم لەیلا ئەحساسەکەی و تاغیرە بووە تۆ خب لە تاران هەم لە تاران کارەکردە هەم لە شارەکانی تری کوردستان لە مەریوان ئیجرات بووە لە تەواوی ئەمانە ئەحساسەکەی کە بەرەو باشی چووە؟ ئەرێ بە نسبەتی زۆر پێشتر ئەو جۆرەکە خانم نەجیبێ فەرمە ئەرێ باشتر بووە وەلە نەک زۆر بە نەزەری من ینی ئێمە ئیسە و ئیسەش لە شارستانەکانە تامەزرۆی کارێکی زۆر خاسین کە بیبینین حرفەی ینی بە تەواوی مەعنا حرفەی چ لە تەڕاحی سەحنەوە بیگرە تەڕاحی لێباسەوە بیگرە ئێمە زۆر جار مەسەلەن سریەشت هەیە من هەمیشە ێژم جزئیاتە کە کولیەتێکمان پێ ئەیاوانە وە جەزابیەکە مەسەلەن ئێمە بینین تەئاترێکە دێن تەواوی کاری بۆکەن وەلێ بەو معنای تەئاترا تەڕاحی لیباسی بۆ ناکرێت بۆ نمونە تەڕاحی نووری بۆ ناکرێت دەرحاڵێکە ئەو شتانە زۆر شتایەکی مهمە و ئەژێ ئێمە بەهای پێبین و ئێمە دروست ئەژین لە سریەک مەبحەس ئاژین خۆ بازیگەرە و بازیگەرەیە یا کاری خاصە و کارەیەکە بازیگەر نە بدونە گریم بدونە سەحنا بدونە لەباس بتوانێت کارێکی خاص ئرابە وەلێ من ئێژم ئەو جزئیاتەیە کە زۆر مهمە ینی ئەشێ و جزئیاتە بێ بە نەزەری من نا بەو شێوەیە نا لە شارستانەکانە ئەو کارە خاسەمان نییە ینی من ئیسە و ئیسەش بە خاطرەوە کە کارێکی زۆر خاص ببینم ئەشە یا بچم بلیتی جەژنواری فەجر ڕێزەرف بکەم کە کارە خارجیەکان ببینم یا ئەوەی کە شارە و شار بڕۆم کە کارەکان ببینم و زۆر کەم پێشتێت لە شارستانەکانە کارێکی زۆر خاص ببینیت کە بێژم ئەو خەیشمانویم حەساوە دوای بینێ کارێکی زۆر خاسم بینی من لەسەر ئەو بڕوام من
لە ماوەی چەند ساڵێکە شانۆم دیە من لەسەر بڕوام کە ئەکتەری باشمان هەیە ئەمە لە شارستانەکانە زۆر ئەکتەر های درەخشانمان هەیە کە حتا بێژم لە بازیگەرانی ملی شاید جوانتر کایەکەن وەلێ خۆب جێگایەک نییە ڕسانەیەک نییە بۆ نیشاندانیان و تەواو باری شانۆکە لەسەر ئەو ئەکتەرەیە و ئێژن تۆ ئەکتەرێکی باش بە مخاتب ڕازیەکەی شاید هی ئەمەش بێ کە ئێمە لە نظر بەسەریۆ زۆر مخاتب ئەرزان ناکەین بۆیە تەماشاچیەکانمان سندەڵیەکانیان خاڵیە و ئەمەڵەن زۆر یەک لە شانۆکان هەر چەند ئەگەر باش بێ یا باش لەسەری کارکرابێ بۆ سندەڵی خاڵی ئیجراڕوە. متاسفانە ئەو گشت ئەم قسانە دروستە متاسفانە ئەگەر کەسێک بە نەزەر من گەرەکیە تەڕاحێک مەسەڵەن یعنی بازیگەر کار خۆی کردگە زەحمەت خۆی کێشاکە بە هەستی خۆی بە دیالۆگی حفظ کردگە ئەگەر کەسێک بێت لە پاڵیە ئەو ئەوامەڵە بەسەریت بە قۆڵی لەلا خانم تحسیڵاتی بناسێ ڕنگ بناسێ تووەمانە بناسێ فرە کۆمەکەکە بە زەحمەتێکە گشتی ها لەسەر شان ئەکتەرەکە ولی وەختێکە کەسێک نییە بە قۆڵی ئەوە ڕفاقەتیە چه جلێکت هەزبی کە بەرتو بێ لە ماڵە دوو سەنگڵی بێ ئەسان ئەوە نابێت یعنی هیچ وەخت ئەو چتە ئەو ڕەوەندە تەبدیل بێ یە کارە حرفەیی کە تەماشاگەر تماشای کات و حەزی پێ بکە و بێتە ناو ساڵون ناوێ متاسفانە قەتعەن بینندەکانیشی مەحدودەوێ بە چواردانە ڕفێق وە کەسێکە خۆی دڵی ها بە تەئاترۆ دڵی ئەسوزێ بۆ تەئات ولی مخاتەبێک لە دەرەوە بێت ئەسان شکوه و عەزەمەت و خۆشی سەحنە بوێنێ قەتعەن لە شارستان و شارۆچکەکان اتفاق ناکەفێ ئەمە مشکڵی ئەڵبەتە کولێ ئێران و ئەڵبەتە تقریبا تایم بيجي نایەتانم بە قەتعیەتەوە بێژم کل لە دنیا ولا ئەمچێکە گەڕیاگەم من لە دنیا لە کشوەرگەل و وڵاتگەلترا متەئەسفانە مشکڵە هەست و تەمەرکوزی هۆنەر بلەحاز حرفەی لە شارە گەورە و لە بستەری گەورە ئەمە مشکڵەیە کل لە دنیاست متەئەسفانە وەگەرنە بە قۆڵی ئێوە ئێمە ئەکتەرگەلی فوقڵادە خاسمانست کە ئەی کاش زەمان و بەستەرێ درۆشینیان بووایە کە زۆرتر بیانتانیا خۆیان نیشان بن ئەو هەست و توانای خۆیانە نیشانە کە متەئەسفانە گشت جملەکانمان متەئەسفانە ختمەوێ بە متەئەسفانە وەلێ تووە متەئەسفانەکان ئەتانین بژین کە ئەتانین چاومان لە داهاتووی ڕۆشن بێ یانێ ئەم قساکەن کە ئیشەڵا داهاتوومان ئەو نەسڵی بەعدیەکان ئەم ئاخوو هینیانە نەوێت ئەم ناڕەحەتی و دڵنەگەرانیانە نەوێت درستە لێلا بگەڕن بۆەوە شانۆ دەست پێ کرد بە سورەتی حرفەیی کارت کرد ئەیسا لەسەر کارێکی سەبارەت بەو کارە بۆمان تەوزیح بە ئاخرین کارێکم من کارم کرد تا حتا ماوەیەک بەرلەمانی 3-4 ڕۆژ بەرلەمە کارێک بوو کە بە ناوی زندگیە بهتر شانۆیەکی بە زمانی فارسیە کە لەگەڵ کارگردانی بەڕێزمان کاکە ئیسماعیلی پاشایی کە یەکێک لە پیشکسوەتانی کوردستانە کارگردانیان کرد و 4 دانە ئەکتەری هەیە 5 دانە بازیگەری هەیە و خەریکی ئەو کارە بوون کە متاسفانە ئەم نەخۆشینیە کۆرۆنا باعث بوو کە ژیانی تەواوی دنیا فەلەج بێ بە تایبەت شانۆ یعنی من حتا ئەم بینی کە زۆر جێگای تر فعالیەتەکەن وەلێ دەرگای تاترەکانیان بەستووە یعنی دەرگای ساڵۆنەکانیان بەستووە وێژن کە نابێت ئێتە ئێمە وەکو بڵێن ئەوڵین ئیجرایەک لە ئۆستانی کوردستانە دوای دەورانی کۆرۆنا چووە سەر سێن ئەو ئیجرای ئێمە بوو کە متاسفانە دوای ئیجرا دەشە و دووبارە بەسراوە بۆ لە شرایطە سەختە ئیجراتان کە تەجروبەی خۆت بێژە لەوەی کە وەختێکە بۆ مخاتەبەکان دیالۆگێژی هەستی خۆت بەیانەکەی فقط ئەدێ ماسکە بینی کە دانیش نەمە زۆر سەختام چین شتێک ینی دروستە ئێمە ئەگەر بڵێن دیواری چوارۆم بەحسی دیواری چوارۆم بکەین تۆ نابێت بێژی مخاتەب ئەبینم کە دانیشە قسەی بۆ ئەوکەم یان ئەگەر بێژین دیواری چوارم ولی ناگەر تۆ بێژی شانۆیە و من ئەنەرژیان لێسێنم ئەرێ واقعاً حوزوریان ینی دانیشتنی ئەو مخاتەبانە ئەیتوانی ئەنەرژی با بە ئێمە ئیسە گیرم یەکێک فقط چاوی دیار بێت یەکێک چوزانم ماسک لێ باە هەر شتێک وەلێ سەختە ئەوەی کە سریەک خەڵک ئاهاتن و زۆرتر بۆ ئێمە ینی گیانی ئێمە زۆرتر لە خەتەرا بوو ینی ئێمە هاتین ریسکێکی زۆر گەورەمان کرد ئەوش بە خااتری و ئەلاقە بوو ینی
هەر ئەو شتێک کە خانم نەجیبی فەرموویەوە تۆ وەختە دوای 1 ساڵ هیچ تەئاترێ کار ناکەی دڵت جۆرێکی لێ دەدەنی پەڕپەڕ لە ئات کە تۆ تەئاترێ کار بکەی و ئێمە چون دوای 1 ساڵ تقریبان کارەکانمان تەحتیل ببوو واقعاً احتیاجمان بوو بۆی کە شانۆیەک بەرینە سەر سەحنا و باڕعایەتی پرۆتۆکۆل های بەهداشتیەوە ینی ماسکمان پێدان تەپسەنجیمانە کرد زەدۆفونیمانە کرد ئاهاتن دانیشتن و زۆرتر ئەرزم کردکە بۆ ئێمە زۆرتر خەتەر بوو چون ئەوان دێن یەکڕا لە یەکدانە محیتا 1 دەفع ئێمە ئەبینن و لە ئێمە دەشە و ئەدێکی زۆرمان بینی و گیانی خۆمان خستە خەتەرە ئەوش بە خااتری ئەو عشقە بوو ئەو هەستە بوو ئەو خۆشەویستی بوو کە حەزمانە کرد تەئاتر کار بکەین درستە هەرو جملە کە تەئاترێک ضرورەت ئەس چیزی شەبیه نان بە نظری من واقعاً وا بووە کە لەم شرایطە ئیجرا کرا بەداخۆ نازانم ئەو شتە هەیە کە لەسەر شانۆ ئەوەڵ هەر شتێک لە جامعەیەکە ئیتفاقەکەی ئەوەڵشتی شانۆگرێ ئەبینن کافەکان بازە قلیانسەراکان بازە ڕستورانەکان بە تەواوی مەشاغڵ بازە حتا مەدرسەکان یعنی ئیسە ماوەیەکە کە مەسەلەن تەعتیلیان کردە بۆچیە بێ بەر لە گشتی شانۆ تاتیل کرێ ئێوە بە عنوان مۆدەڕس و ئاستیپشناسی ئەم شتە بکەن بۆمان چێژن من تشکێک ئەو قسەی ئێوە ڕێزێ لە بانترۆ تواشایەکەم هەر اتفاقێک سیاسی اجتماعی لە جامعەیەکا کەفێ بەداخەوە ئەوەڵ هونەر بە سوورەتە کولی زەرباوێنێت درستە هەر لە یعنی ئەمە اعتقاد منە نازانم دروست بوونی ولی حدەقل بۆ خۆم قەتعی و وازح و ڕوونە هونەر ئەوەڵ زەرباوێنێ هونەر ئەڕێتە دەرەجەی چەندومە ژیان خەڵکەکە زۆرتر ئەترسن ئەوەڵ شتێک لاوەن ئەو چتکە لەسەکە ناوی پیان وایە تەفرێحە نازانن چەنە زەرورەتەکەی لە تەفرێحکە لێتریان واجبترە پس ئەوەڵ هونەر بە سوورەتە کولی هونەر و هەران چێکە مربوط بە بەشی زیبایی شناسیە تەحتیێڵە کردێ وەلێ هەر لە هەمان کاتا کە ئەمە لێرە تەحتیێڵە کردێ هۆنەرەکە هەمیشە لە توول تاریخا ماوەتەوە یعنی هەر ئەوەڵ دەحفە زربەکە خواوەلێ ئەو شتێکە لە ژیانە لە کەلتورە لە تاریخا ئامینێ بازم ئەو کەسانەیەن کە زەحمەتی هۆنەریان لە توول تاریخا کێشاوە زۆر یعنی تاریخ کە ئەناسین زۆربەی بەشەکانی تاریخ ئێمە بە هونەرمەندەکانەوە ئەناسین ئەژین ئەو زەمانەوە فڵان ئەکتەرمان بوو ئەو زەمانەوە فڵان نەقاشیمان بوو فڵان نەقاشمان بوو موزیسیەنمان بوو خانەندەمان بوو یعنی ئەوانە تاریخ ئەوانە لە تاریخ ئەمێنەوە و تاریخ بەوانە و چۆن بێژم پایە و ئوستوخان و هەستێکی قەویست وەلێ ئەوەڵ شتێکیش کە مۆرەدە زۆڵم قەرارەگرێت و ئەوەڵ شتێکیش تەحتێڵەوێ بەداخەوە هۆنەرە چه سینما بێ چه تەئات بێ وە لە هەرچی شوێنە بەداخەوە ئەگەر هەر شتێک مۆردە زۆڵم قەرارەگرێت تەئاتر و شانوەکە دوو بەرابەرە ئەڵێم یانێ ئەرۆ شتێکە لە ئەوەڵ قسەکانەوە کردمانەوەسەکە زەعیفترین بەشی ئەنگار بووێتە باریکترین و بێگیانترین بەشی هۆنەر متەئەسفانە حتا موسیقی خۆی ئەتانێت لە هێندە شوێنە نیگابێڵێ حتا ئیجراک دوو نەفەرەی بێ حتا بدونە خانەندە دوودانە ئالەتی موسیقیەتانن ئجرایك بوچکیان بێ حتا تەکنەوازی دەرامەدێکی حتا بۆ خۆی بێت شخص ولی شانۆ مەجموعەیە عوامڵن کە لە شوێنەکاشە جەمەوە بنەوەشێ چەند مانگ پێش لەوە زەحمەت بۆ یەک بکێشن دیالۆگ حفزکەن بێن بڕن تەمرینکە ولی متەئەسفانە ئەوڵ کەسێکیش کە مۆرد زەربە قەرارەگرێت و حتا ژیانی متەئەسفانە تووشی کێشاوێ بە لەحازی ماڵیەوە بە لەحازی دەرامەدی بۆ ژیانەوە تەئاتر و شانوە لەیلا تۆ شانۆت کار کردە فستیواڵ چووی تاییسا سەبارەت بۆ فستیواڵانە کە چووی قسەمان بۆ بکەوە ئەو جۆرەی کە منەزانم تا ئێستا 5-6 دەفعە خەڵاتی بازیگەریت گرتە لەم فستیواڵانە خۆشترینی کامی بووە بۆ تۆ چه فستیواڵە بوو؟ ئێمە تقریبا چەندانە جوانین کە خۆت خاسر ئێماناسی کە گشتمان خەریکین بە سوورەتی ئاکادمیک و حرفەیە بەیەک و کارەکەین چەندانە فستیواڵ ڕۆشتین وەکو فستیواڵ بینولمەلەلی مەریوان کە چەند دەورەی پشت سەری هەم لەوێ کارمان کردا فستیواڵی شانۆی کوردی کە هەر لە سەقزا بەرگوزارە بێت
بعد فستیواڵی فەجر کە یەکێک لە فستیواڵە گەورەکانە ینی گەورە بوو کە لەوێ ئیجرای پرفۆرمەنسی بوو و درەخشان بووی بە نظری من لەو کارەیە. زۆر سپاس ممنونم. شاید بێژم کە خۆشترین لەحزەیەک بۆ من ئەو لەحزە بوو کە ئێمە لە فستیواڵی مەریوان فستیواڵی بینولملەلی مەریوان جوانهایەک بوون کە گشتمان خەریب بوو کارمانە کرد و زۆریشمان زەحمەت کێشا بوو. ئەو لەحزە بوو کە لە ئاخرین لەحزەیە ئێمە جوزوی ئیجراهای بەرتەر بووین کە مستەقیمەن ڕۆشتین بۆ فەجر و ئەو لەحزە بۆ من زۆر زۆر خۆشایان بوو کە هەمیشە لە زەهنمان ماندگارە. ئەرێ سریەک ینی فستیواڵ بوو وەکو فستیواڵی شانۆی کوردی ینی فستیواڵی بەڵێ تاتری سەقز ببەخشن کە لەوێ تقریبان 3 دەورە کارم بوو کە توانیم خەڵات وەربگرم خەڵاتی باشترین ئەکتەر کە توانیم وەری بگرم لە جەژنوارەی نەمایشنامەخانی سریەک جەژنوارە هەنکە وەکو جەژنوارەهایەکی زۆر چکولەن ولی وەکو ئۆستانی نەمایشنامەخانی لەوانەشە تەواوی توانیم کە خەڵات وەربگرم خۆشبەختانە. لەیلا سینەماش کارەکەی سەبارەت بە سینەما قسەمان بۆکە ئەوەڵ کاری حرفەیت لەگەڵ کیا بوو؟ ئەوەڵ کاری حرفەییم لەگەڵ کاکهێمنی حەیدەریا بوو کە سنەین زۆر زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆ کاکهێمن ئەگەر ئەیسا ئەم لەحزا بینێت ئەیسا خەبەرم نییە کە لەکوێن چون ئەو وەختە کە ئێمە کارمان کرد بەڵێ مەبەستم هەرەوە بووکە نازام لە کام کشوەرن بەڵام ئەگەر ئەی بینێت سلااو ڕێزم بۆی هەیە. من ئەوەڵین کارە حرفەیەم لەگەڵ کاکهێمنا بوو کە فیلمێکی کۆتا بوو بە ناوی کوشتن لەگەڵ سۆران ئیبراهیم کە بۆ ئەویش هەر ڕێز و سڵاوم هەیە ئەویش ئەکتەرێکی زۆر بەناوبانگە خەڵکی ئێران نییە لەو دیوە لە باشوورە بەڵێ لەوێژی کە ئەوەڵین کاری حرفەییم بوو ینی وەک بڵین لەوە دەست پێکرد لەوێەوە دەسم لەگەڵ کاک بەهمانی خوبادیە کارە کردە. کاک بەهمان جوزوی شەریفترین نەجیبترین حرفەییترین کارگردان هەیە کە ئەتوانم ناوی لێ ببم و بە ئەخلاقترین ینی کارکردن لەگەڵ کاک بەهمانی خوبادیە بۆ من مای شانازی بوو ینی بۆ من اتفاقێکی خۆش بوو کە لە زندگی ما کەوت و هەمیشە ئفتخاری پێواکەم. درستە دەست خۆش بێ. بچین و سەر و مەبحەزە لەبارەی چاوان و قسەکەن بۆمان من خۆم یەکێ لە تەرەفدارەکانی چاوانم بەڕاستی ئەو ڕنگانە من بە وەج دەهێرێ ینی بە نەزەری من هەر بینەرێکی تر کە ئەی بینێ حتا ئەگەر هەستی هۆنەری نەبێت ئەتوانێت کە بە ڕەقس دەربێ حتا بە دیتنی و کەوشانە. جۆمەڵات و ئەو شتێکە ئێوەژم بۆ من خۆشی باسی تری نییە ئەوەی کە مخاتب پێخۆش بێ خۆشترین شتێکە بۆ کەسێکە شتێک دەستاوەردی کێز شتێک تۆلی دەکە. لەکوێ کلیدی خوار چاوان؟ من نەمایشگایکم بوو لە ئوروپا هینگەل بڵین ئەو شتەی دەستکردی ژنانی ئێرانی بعد هێندە شتم کۆ کردەوە بە تایبەتی هەموو شتێکیشم ئەشێ زەهنیەتی کوردی تیاابێ یا حتممەشە ڕنگ و بۆیەکی کوردی تیاابێ لێنە وتم حەزم کرد کۆشیش بووم نەمایشکاکەم کە یعنی شوێنەکەیم گردوو و شوێنەکەیشی اتفاقات لە بروکسل بوو هین ڕفیقی کوردم بوو یعنی ئەسان فەزا و حس و حاڵی کامڵان کوردی بوو لێنەوە لێ ئازانجێکە لە هەمە فێر بووم هیچ شتێکە قبلا تولید بووە و هەست بەدڵم نییە حتا ئەگە شتێکیشە سێنمەشە حتمما بەڵایکی لەسەر بێن و فکری خۆم لەسەری پیادەکەم کۆشەکانم بەدڵنەوە و خۆم دەستم کرد بە تاڕاحی و تۆلید جەرەقەکەی ئاسان بوو وە لێ تۆلیدەکەی سەخت. چ ساڵێک بوو؟ 4 ساڵ لەمەوبەر بوو. ئیتر نەمایشگای ئوروپامان شروع کرد هەروە هاتین وڵاتی تر گەرەکیان بوو هەر کەس ئەکسەکەی بینی هەر بۆ ئێمە سفارشیاندا و قەستیشم ئەوە بوو هەر لە ئوروپا کارکەم و عەرزەی بکەم بەست وەختی هاتمەوە ئێران عەلاقەمەندی زۆر بوو خەڵکێکی زۆر هەر بە ناوەکەی بە ناوەکە چاوانە پس بە حکمەوەی کە کەس
پس ئەشێ کورد بێت پێغام خۆشیانەدا تعریفیانەکە بۆ من دڵگەرمی بوو حتا ئەگەر ناوێتریشی بواە بە نەزە من بەو ڕەنگە نیشانیەدا نازانم شاید ولی من حەزم کرد یعنی ئەسرارمەوە بوو 6 مانگ لەسەری وێسیام کە ناوێکی کوردی بۆ پەیاکەم و فرێک ڕۆفەقایەک زەحمەتیان کێشە هەر لێرە و منیش وەک لەیلاخان کە کەفێتە بیر ڕۆفەقایکە یارمەتی و پاڵ پشتیان داگەمیش ئەشێ لە ڕۆفەقایک بە تایبەت کاکسامان ڕفاعی کە ئەم ناویە بۆ من پیا کرد ئەشێ تەشەکۆرکەم چونکە ئەو ناوە دوودانەیی بوو چاو بوو دیدگا بوو ڕۆشنبیری بوو هەموو شتێکی تیا بوو و فرە کەسیش ئیسەیش پێ منەژن ناوەکەی خۆشە حەزم کرد ئسرارم بوو کە ناوەکەی کورد بێت و هەر کوردێک ئەگەر حتا من ناناسێک فرێش ئیسیشە هێشتا هەر من ناناسن ولی بە ناوەکەی لەگەڵ ئێمە بێ و پێم خۆش بوو ئەو ناوە کوردی بوو تۆلیدەکەی سەخت بوو چون کۆش و پێڵاو شتێک نییە کە ئارسەی ژن بێت یعنی ژن بتانێ بە ڕاحەتی تیا قسێک بکات و ئدعایکی بێت و بیگۆڕێت وەلێ کردم لە پایە وێسیام و هەر ئەو کەفاشە یاوانەیە کە کۆشەکانیان یا ئەو شوێنەکە ئەمدا جاران پێش لەوەی کە ئیسە هین خۆمانە ئەمدا هەر ئەوانە گاردیان بوو کە ممکن نییە یەک ژن بتانێت لە ناو کۆشا بمێنێ ئەمە سەنعەتێکی زۆر پیاوانت زۆر سەختە حتا لە تۆلیدی 0 تا 100 پیاوانەی وەلێ خۆشحاڵم کە وێسیام حمایەت فرێکم بوو لە ڕۆفەقای کوردێکە لە تاران بووم یا لە ئێرە بووم پێغامگەل خۆشێکم دەریافتەکە گشتەوانە باعث بوو کە بتانم بە سەختی و ئیدامە بم و ئینکە ئیسە ئیتر بە نەزەر من بە جێگەی گەیکە کە چاوان بۆ خۆی ڕێگەی خۆی ئەدۆزێتەوە من کەفتومەتە شۆنی چاوان خۆی خەڵک ئەیناسن من خەریکم خۆم بە چاوان و نیشانام یعنی زمانێکی زۆری بەر زەحمەتێکی زۆرم بۆی کێشا کە بیگەینمە جێگەیک وەکو نۆپایک بوو کە ئیسەیتر بۆ خۆی ئەڕێتە ڕێیا حرەکەتی تایە و من کەفتکمە شۆن ئەو من ئیسە پای گەیشتن بە چاوانم نییە من زعیفم نسبەت بە چاوان و خۆشحاڵم لەم بابەتەوە خەڵکێکی زۆرن و خەڵکێکی زۆریش هەیە کە لە بەلوچستان و زاهدان و تورکمەنستان و کە دەستکردیان هەیە هین ئافرەتەکان پێغامان کە هین ئێمەش بکەن بە کەوش ئەمە بۆ من لەزەت بەخشە یعنی یەک تەخەیڵ و یەک هەستێکی ژنانێک لە ناو کۆشەکانە هەیە کە هەر جفتێکی بۆ من دڵخۆشیە حەزی پێکەم چون ئەو شتێکە لە بان کۆشەکانەوەی هی دەستی ئافرەتەوە ئەو شتە بۆ من جەزابە بە هەرحاڵ هەرەوەی کە وەچە مشتەرەکە هەر ئیسێ ئێمەش چاوانە بۆ من جێگەی خۆشببختیە و ئەحساسەکەم هی من نیە ئیسەیتە هین گشتمانە بەخاتەوەی کە ئەو نە حسە کوردیەکەم تیا ئلقا کردگە کە هەر کوردی ئەحساسکە هین خۆیە ینی لە بینە قسەکانتانە من چەند وەخت پێش ینی چەند ساڵ پێش کە لەگەڵ چاوانە ئاشنا بووم زۆر ئتفاقی بوو ئەوەی کە حقیقەتەکەی نەمەزانی کە شتێک ینی برندێکی ئاو وجودی هەیە زۆر ئتفاقی لەگەڵ پیجەکە ئاشنا بووم زۆر ئتفاقی لەگەڵ کەوشەکانەوە ئەو نە زەوق زەدە بووم ئەو نەشتایەکی جوان تەرەحایەکی خەلاقانە فکر شده ئەمە سریە کەسمان هەیە پێم وایە بە ئێوە زۆر باشتر لە منەزانن ئەمە دخالەتە لە حیتەوە لە ئێرانە بە تایبەت ئێستا ئەوروپاسان بەحسی جیایە لە ئێرانە شاید بێژم ئەنگۆشت شۆمارن کەسانێکە تۆلیدی کەوشەکەن و بە ناو ینی فڵانی و ئێستا من نامەوەکە ناوبەرم کێ و کێ و کێ و لە کناریە چاوان و ئەتوانم بێژم کە من ئەو دوو سێ نەفەرەکە خەریکم تمشاکەم پێیگیریانە بم دووبارە هەڵەگەڕمە بۆ چاوانەژم خۆ چاوان وجودی هەیە برندێکی کوردی کەسێکە لە خۆمانە کەسێکە تەلاشی بۆی کردا و نەهایەتەن ئەگەڕمە بۆی کە ئەسان لە زۆر جێگاسن قابل مقایسە نییە واقعان ئەو برنداناسن قابل مقایسە نییە چاوان لەگەڵ ئەوانەی تراسن قابل مقایسە نییە چون زۆر جایگایەکی بەرسری هەیە بە نەزەرم خصوصەنەوەی کە ژنێک خەریکە ئیدارەیەکە ژنێک ئەم مناڵەی گەورە کردە درستەوە کارافەرینیشتان کردە بەڵێ قاعدەتەنی تر بۆ 0 تا 100 ئەم کەوشە ئێمە کەسکەلێکان کە ئەو سوزەندوزیانە ئەنجامان وە جالبترین بەخشیشی ئەوەسە کە ڕیسایکل لەوێ یعنی بازیافتەوێت لە لیباس یعنی من نایڵم ئەو سوزەندوزیە لەبێم چێ لە تو لە تاریخە ئەوانە جەمەکەین و کۆیەکەینەوە ژنگەلێک کە دانیشن لە ماڵە بۆ خۆیان بە تەخەیڵ خۆیان من هیچ دیکتێک ناکەم کە ئاوابێ گوڵەکە ئاوابێ نەخشەکە ئەشی هەرچی زهن خۆیانە هەرچی حەزەکەن ئەو نازانی ینی هەرچێکە
لە ڕۆحیانە ئەتوان دەرێ ببڕن وبعد ئەگەر بم کردایتە ماشینی ئەو دەست کرد گەلبان کۆشە فرە ڕاحەتر بووم ئاسانتر زووتر بەدەستم گەیەوە بە لەحازی ماڵیشەوە هەرزانتر وەلی نایکەم ئەو ڕۆحە و ژنەسەوە گشتی حەزی پێەکە ئەڕێتە ئوروپا گشتی زۆق زەداکە و پەیغامگە لە عەجیب و غەریب مەساڵن لە هۆنگ کۆنگ جێگێک یا یونان پەیغام بە منان بە چ زوانێک مشترک ناگەین کە ئێژێ وەلی ئێژێ ئەگەریش نایسێنم و لە حەزی پێکەم تەشەکورەکەن ئەمە ئەو چتەسەکە ئەحساسەکەم مەدیونێ تەخەیوڵێ ئەو ژنگەلمەکە لە ماڵ خۆیان بە موسیقی خۆیەوە ئەینێرن بۆم کە مەسەڵەن خەریکین بۆ خۆمان موسیقی بەلوچیان خستکە سەرەوە خەریکن ئەیدونن یعنی من بەشێک لە وجودم دوای کوردستان ها لە بەلوچستانە من عاشقێ ئەو چتەمەکە ژنگەل لە ماڵەوە بۆ خۆیان ئەنجامی ئان و بۆ منی ئەنێرن یا حتا ئێژن تیکێک لباسمانەست سوزەندوزیکی هاپی و خەریکە ئەدرگێ من لیانە سێنم بەخاترکە و شتە بمێنێ ئیسە چتگە لە ماشینی ئەو ڕۆحیە لە بین چووگە هەرو کارەسەوە لە ئەو ڕۆح و فەزا و حەسیە نیە ئەو بەرجستگیەوە لە لەمسا هەسی لە کۆشەکانەوە لە سوزەندوزی گەل ئێمە نییە مەسەڵەن من تێمە و کورسان ئەسم معروفم بۆی کە هەرچیشتە بە تۆعمێکە وێنم بۆی کە بیکەم بە کۆش مەسەڵەن هینگەل کوردی مۆج جانماز گشتەمانە بە چتکە لێوێنم کە تەبدی لەوێ بە نەزەر من ئەشە بوێت بە کۆش و ئاوا ئەمێنێتەوە حەز ناکەم لە ماڵەوە مەحدودی کەم بۆخشن هینێوێشکە مەسا حەز ناکەم مۆج بە مۆج بێنم لە ماڵە پس ئەشە کەسێ بێتە ماڵەوە ئەو مۆجە لە ماڵ کوردێکا بێنێ ولی وەختی بێتە کۆش خۆی بۆ خۆی ئەڕێتە دنیا ئەگەڕێت چۆن هین پاس خۆی بۆ خۆی حرەکەتیاتە دەرنەتیجە هەران چکە بزانم هین تەخەیوڵە ژنانست تەبدیلی یەکەم بە کۆش بۆخش و بە نظری من ڕسالەتی یەکدانە هۆنەرمەند هەر ئەوەیە ینی ئەشێ ڕسالەتی ئێوە چی بێت کە چیتان نەکردووەکە بە نظری من کەسێکە ناوی خۆیانە هۆنەرمەند ئەشە زۆر جوانبی زندگی خۆی لە نەزەرا بگرێت و تۆ وەختێکە هۆنەر انتخابەکەی ئیتر ناتوانی خۆت لە زۆر شت گێل بکەی ئەوەی کە من ئەوە ناکەم من خەڵکم بۆ مهم نییە من چی ناکەم و خانمی نەجیبی ئازەریان هەمچین ڕسالەتی خۆی تەواو کرد ینی کارێکی کرد کە جەهانیۆ بووە و هۆنەری کوردی جەهانی کردووە تۆ بە نەزەرم ئەیسا من لە حیتەی خۆما ڕسالەتێکم هەیە ئەوان لە حیتەی خۆیانە ڕسالەتی خۆیانیان ئەنجام دات و هۆنەرمەند هەر هۆنەرمەندێک ئەشێ وابێ بە نەزەری من لەیلا تۆ ئەکتیوی شانۆکاری سینماکاری ساڵهایە لەم ئەرسە تەلاشەکەی یەک پرسیار بە نەزەرت سینەما یا شانۆ وەزعیەتی بۆ ژنان کە لەم ئەرسەکارەکەن نسبەت بە مەشاغڵی تر باشترە ئایا فەزایەکی باشتری هەیە بەسترێ مناسبیەیە بۆ کارکردنی ژنانی ئێمە ئەزان چۆنە سینەما یا تەئاتر بە تایبەت سینەما کەمێک بەحسی جیاوازترە لە تەئاتر ئێستا شاید بێژین چون تەئاتر بە قەولی ئازەریان کەمێک مەعسوومترە کەمێک ئێشتا واردی زۆر حاشیە نەبووە ئێشتا زۆر دەستیان تێ نەخستا یا زۆر کەس جورئەتی نەبووە کە بێت بە سەمتیا کەمێک جیا بێتۆ لە سینما بە نەزەری من سینەما کەمێک بێڕەحمترە و ئێمە نەک هەربێژین سینەما لە یا تەئاتر لە ئێرانە کولن کەمێک کارکردن ئێستا لە تەواوی حیتەکانی هۆنەرە بە تایبەت سینەما و تەئاتر کەمێک بۆ ژن بەستەترە ینی کەمێک مەحدودترە ینی کەمێک ئەتخاتە ژێر فشارۆ چێنێک بۆ ژن ئەلەی هێژنە تۆ باوەڕتە ینی ئایا فقط ئەگەر فەزایەکی نامناسب هەیە فەزایەک هەیە کە تۆ ئازارەیە فەزایەک هەیە بەر لە شخصیەتی تۆ بەر لە هۆنەری تۆ ژنبوونت ئەبینن ئەمە ئەگەڕێتەوە بۆ چی بە نەزەرت ئەزان چۆنە ئێمە ناتوانین ئێستا بێژین ژن یا پیا و ناتوانین منکەری ئەو شتە ببین کە لە توولی تاریخە حتا کەمێک ژن لاوااستر لەگەڵ یا بەرخۆرد کرات ینی کەمێک پیا و دەسەڵاتی زۆرتر بووە لە تەواوی زندگیە لە تەواوی دەورەکانە یعنی ئەگەر حتا وانە یعنی ئەگەر شوێنە گەشتباکەم وانە ینی حتا گەرمە هەڵەگەڕینەوە بۆ تاریخیش لە زۆر جێگا هەر ئەو زوڵمە بۆ ژن بووە وەلێ
ئیسا خوشببختانە خەریکە باشتر ئەبێت بەرەبەرە خەریکە باشتر عقیدەت هەیە کە ئێمە خەریکە ئەو نەوزاییە و پوستەندازیە نازانم خەریکە شکڵەگرێ تقریبەن ئەتوانم بێژم ئەرێ چون ئایسا ئێمە زۆر ژنمان هەیە کە خەریکن تەلاشەکەن یعنی زۆر شوێنمان هەیە کە ژنا خەریکن دەنگی خۆیان ئەگەێنن بە دنیا و بە نەزەری من ژن لە جامعەیە زۆر 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 جێگایکی مهمی هەیە حتا ئەتوانێت ئینقلاب بکات ینی حتا ئەتوانێت کشوەرێک بگرێ بە دەستیەوە ئەگەر بیەوێت لە بەحسی دەورەی نۆزاییە کە ئێژی ئێمە ئایا بەو دەورە گەیشتینیان نا و شاهدی ئەو دەورە هەین ناتوانین بنیان بە قەتعیەتۆ بێژە نا و بە قەتعیەتۆ بێژە ئەرێ لە سریە شوێنە لە سریە جێگای ئێمە بەڵێ خەریکین کەم واردیە بین و لە سری جێگاشان ناواقعان یعنی ئێمە ئیتر خەریکین تەقلیدی دەهاهای پێشووەکەین سەدەهای پێشووەکەین یعنی ئێمە ئەمەڵەن تەولیدێک ئەتفاق ناکەوێت ئەمەڵەن پیشرەفتێکی چشمگیر ئەتفاق ناکەوێت زۆر بە کەمی خەریکە ئەتفاقەکەوێت ئیسا شاید کەمێک ئەلمی لێ جیا بکەنەوە لە فەلسەفا مەسەلەن لە موسیقیە مەسەلەن یعنی تۆ ئایسا بۆ نمونە ئەگەر بەحسی موسیقی بکەین کێ هاتووە وەکو حەسەن زیرەک ئالم جەدیدانە ینی لەم چەند ساڵی ئاخرا کێ هاتووە وەکو مەسەلەن مەسهەری خالقی یعنی ئەگەریش کەسانێک هاتبێتن یا تەقلیدا یا ئەوەی کە نانتوانیەوە ئەو دەینە ئەدا بکەن یعنی زۆر نیوە چڵ و زۆر ناقسە ئەو شتا ینی ئەو دەورەیە کە ئێمە خەریکینتیان و کەم خەریکین پاخەینە ناوی یا ئەزان چۆنە زۆر بگیر نەگیرە بەعزە وەختێک بنیامێژە خۆ ئەرێ ئۆکەی ئێمە خەریکین ئێچ خۆش چ ئەتفاقێکی خۆش خەریکن کێ و کێ و کێ لە فەلسەفەیە هەمچین شتێکیان وتە لە هۆنەرە لە موسیقیە لە نەقاشیە لە زۆر جێگاوە لە خۆب ئەبینی کە نا لە بازە جێگای یەکتەفایی هەڵخزان یا ینی یا متەوەجابین کە تەقلیدیان کردا یا کۆپیان کردا خەریکن کۆپی ئەەکەن یان نا درستە لێ لە باسی موسیقیت کرد تۆ خوانندەی گروهی سۆلینی و خەریکە ئەخوێنی و فعالیت هەیە سەبارەت بەو کارت قسەمان بۆ بکە من چۆن لێرە ینی لە شوێنێکە من خەریکەم زندگی تیاکەم لە ئێرانە ژن واقعان حەقی خوێندنی نییە ینی لە هیچ جێگایکە مەگەر ینی ئەسم مجێوزیان پێ نادرێت ناچاران وەکو هەمخان خەریکم لە گروهێکە فعالیەتەکەم و ئێمە قەرار بوو کۆنسرتمان بێ بە خااتری کۆرۆنا لەغوە بوو ئێنا لەگەڵ گروهێکی زۆر زۆر حرفەیە خەریکین کارەکەین و خۆشحاڵم بابەتی ئەو شتش هەرچەند ناچاران وەکو هەمخان ناوم لێ بردرێت وە لە خۆب درستە هەر بژیت خام نەجیبێ ئێوە بە عنوانی کەسێکی کارافەرین بە نەزەرتان فەزا بۆ ژنانی ئێمە بەستەرێکی مناسبی هەیە بۆ ژنانی شاغڵی ئێمە لە حاڵی حاضر معاسرە یعنی لە وڵاتی خاوەرمیانە ئێران یا کولەن خاوەرمیانە قاعدەتەن من ئێژم یعنی ژنی ئەم شوێنە لە جغرافیای دنیا واردی بازاڕی کار بوو کاری گردە دەسەوە لێ هێشتا بەستەرەکە ئامادەنەوە توانایی خۆی گەرەک و نیشان بوو داوە لێ ئامادەنەوە بەستەرەکە یعنی ژن هاتە دەرەوە ولی ئەو دەرەوە ئامادەی هاتن ژنەکەنەوە ولی ئەو ژنە هات بە زۆر خۆی نیگا هێشت من هەمیشە معتەقدم یعنی هێندێک جار لە تارانە ژنێک ئەوێنم وەختی بەڕستیەکەم ئەوێنم کە هێشتا ئێمەی کە هاینە ئاڵەمە هۆنەرا چەنە خۆشبەختترین حداقل لە شوێنێکە کارەکەمان ئاخی و ئۆف و هەناسەی خۆشیکی هەست وەلێ بەعسێ ژنگە لەوێنم لە جامعە کارەکەن کە لە ڕۆژە 30 نەخش مەجبورن لە خۆیان و نیشان بن یانە سبتێنە دەرەوە ژنێکن کە ئەبێ فرۆش بکەن خۆیان خۆشحاڵ نیشان بن بە توا و کێشەوە بەدبەختی کە لە ژیانی خۆیانە هەست خۆی خۆشحاڵ نیشان بە خۆی زەریف نیشان بە
هەر کە تێتە ماڵەتێک یا خۆش بەرخوردکە تەک ساحی و کارەکەی ئەشی هەر کەلەنجاری بێ باسی بێ کارەکەی بەدڵ نییە زمانێکە ها لەسەر کارۆ فرسیانێ گەرەکمەوە بێژم شۆڵگەلێکە ژنگل ئەنجامی ئان لەم ماوە کاتێکی بۆ خۆی نییە بۆ ئەوەی کە بۆ خۆی حتا ئەگەر بێدەنگ لە ماڵی شەودانیشە ئەو کاتەی نییە چه بگەی بەوەی کە بەشۆن ئەلایقیا بڕێ شاید ئەلایقێکیشی هەر گوڵ ئاودانێ بێ لە ماڵە خەفتنێ بێت شتێک خاستنەوەلی ئەو کاتەی نییە ژنی ئیمڕۆ دوایەوە تێتەوە ئەبێت بە نەخشی ئەبێ بە دایک دوایەوە بێ بە ژنێک دڵڕۆبا ئەشێ بێ کە هۆشی بە شووەکەیەوە بێ و لە جامعە ئامە چتە بۆ من هەر حەزم نایەوەی کە ژن ئەشێ هەمیشە ئەو ژنە ئاراستە و پیراستە و جامع و کامڵ و ئارمانیە بێت کە پیاگەکە نەڕێت پای بخزێ ئەم ژنە لە سبح و نەقشە گۆڕێ خۆی نییە لە هیچ شوێنێکیشە لەزەت ناوە چه زمانێکە خەریکە کارەکە چ دایکێکە کە فشار مناڵەکە چ دایکەکەی مناڵەکەی ئەواتە مەهتەکوتەکە ئەی تێرێ ئەی وا مەدرس یعنی ئەم ژنە لە ڕۆژە سی نەقش ئەگۆڕێ حد ئەقل تازە ئاخر شەو کە ئەشی ئیتر دڵنیا بێت لەوەی کە زندگیەکەی ئارامە تازەشە بێتە یەک ژنی دڵڕۆبای دڵفەری بێ کە شوەکەی نەڕێت گەرەکمە بێژم کە ژنی ئیمڕۆ هاناو جامعە زەحمەتە کێشێ زاهرن بەشێک لە جامعە است نیروی محڕەکەس حقوقی هەست مەعاشیس وەلێ بسترەکە ئامادەنەوە یعنی خەریکە بە زۆر ئەم جێگەی خۆیان نیگاتێڵێ ئێمە کە خۆشبەختانە کارمان حداقل زیبایی شناسی کاتێ و هۆنەرە ڕاحەتترین وەلی فرێک مەشاغڵ لە جامعە فرژنگل سەختی کێشن و شاید من دەستکشتیان ماچەکەم من قدرەت ئەوە منیە من بە شخصە توانایی ئەوە منیە بم بە ژنێکە ئەو نە بتانم لە هەر لە حەزا خۆم خوش و فرش نیشان بم و فرە وەخت تاڵی و تووشیگەل ژیانیان نیشاننان من ئەو توانایی منی وەلێ دەستوا ئەو ژنگە لە ماچەکەم کە لە هەر لە معلمەوە هەرتا فروشەندەی دوکانێکن فروشگای کارەکەن و ئەشێ هەمیشە بە زۆرکەنینیکیان بدەستیان ماچەکەم باس بۆیە ئومیدوارم کە هەمیشە لە ساخ و دڵخۆش بن بینەرانە ئەزیز و خۆشەویست گەشتین بە ئاخری بەرنمەکەمان سپاس کە بینەری ئەم بەشە لە بەرنمەکەمان بوو بەخوای گەورە و مەزنتانە سپێرم هیوای ژیانێکی پڕ لە شادی و کامەرانی و دڵخۆشی